بەناوی خوای گەورە هاوڵاتیانی ئازیز، بە پێی ئەرکی دەستوریم یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقم پەسەند کرد. ئەوەش بە هیوای سازدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دوور لە ساختەکاری و دزینی دەنگی ڕەوای خەڵک. کۆمەڵێ ڕەخنە و تێبینی لەسەر ئەم یاسایە هەن و بێگومان دڵخوازی هەمووان نییە، بەڵام سەرەتایەکی گرنگە بۆ چاکسازی و گۆڕانکاری و دەستەبەرکردنی بەشداری ڕازگۆیانەی خەڵک لە پرۆسەی سیاسیدا. ئێستاش دوای پەسەندکردنی ئەم یاسایە دەستگا پەیوەندیدارەکانی دەوڵەت دەبێت پێویستیەکانی ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد فراهەم بکەن، لەوانەش تۆماری بایۆمەتری و دەستەبەرکردنی هاوکاری و هەماهەنگی کاریگەر لە نێوان نەتەوە یەکگرتووەکان و کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ چاودێری و سەرپەرشتیکردنی پرۆسەی هەڵبژاردن و ڕێگرتن لە یاریکردن بە دەنگی خەڵک. لێرەشەوە پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چاودێرانی هەڵبژاردن و کۆی کۆمەڵگاش بەگشتی چالاک و شیار بن بۆ ئەوەی لە قۆناغی داهاتوودا ڕێگە نەدەن دەنگی ڕاستەقینەی هاوڵاتیان بدزرێت. ڕێگەی ڕاست بۆ چاکسازی ڕاستەقینە بۆ کۆتایی هێنان بە قەیرانی بژێوی خەڵک، بۆ گەڕانەوەی بەهای ڕاستەقینە بۆ سیاسەت و دەسەڵاتداری لە بوونی یاسا و ڕێسای هەڵبژاردن دەست پێ دەکات کە ڕێگر بێت لە دزینی دەنگی ڕەوای خەڵک و زامنی ئەوە بکات حکوومەت ڕەنگانەوەی ڕاستەقینە و ئیرادەی خەڵک بێت و لە ڕێگەی نوێنەرەکانی شێوە چاودێری حکوومەت و داهاتی گشتی بکەن و لەوانە بپرسنەوە کە گەندەڵکار و کەم تەرخەمن. دزینی دەنگی هاوڵاتی و دزینی پارە و داهاتی گشتی پێکەوە گرێدراون. ئەمیان پێویستە بۆ ئەوەی تر و ئەمانە دوانەی چەوسانەوە و نانبڕین و حکمی نادروست و گەندەڵکارن. هەر حکوومەتێک گەر بەرەنجامی ڕاستەقینەی ئیرادەی خەڵک نەبێت سەرکەوتوو نابێت. هەرگەلێکیش حکوومەت و دەسەڵاتداران بە نوێنەری ڕاستەقینەی خۆی نەزانێ ئەمڕۆ بێت یاسپەی ڕێگایەکی تر دەدۆزێتەوە بۆ سەنگەوەی مافی زەوتکراوی. بۆیە ڕێگەی ڕاست بۆ گەل و حکوومەتیش ئەوەیە ڕێ لە دزینی دەنگی خەڵک بگیرێ و متمانە بگەڕێنینەوە بۆ سیاست. هیوادارم بەم یاسایە بتوانین بەشێک لەم ئەرکە نیشتیمانیە پیرۆزە جێبەجێ بکەین. بە هیوای سەرکەوتن ئێوەش ئەی هاوڵاتیانی خۆشەویست هەمیشە شاد و ئاسوودە و سەرکەوتوو بن.